یا ڕەبی خوای عاقبەت خێرمانکەی یا ئەڵڵا لەسەر مەرگە بە ئیمانەوە بمرین بە شایەتمانەوە ئەم دنیا بەجێبێڵین یا ئەڵڵا مردنێکمان بەنسیب بکەی کە لە ڕوومان بێ بمرین و بێنەوە لیقای تۆ یا ڕەبی خوای پەروەردگار لەسەر مەرگە فریشتەکان موژدەی بەهەشتمان پێ بدەن لە بەهەشتا بمانگەیەنینەوە بە هەموو خۆشەویستانمان و لەگەڵ خێزان و هاوسەر و منداڵەکان و دایک و باوکمان بۆ هەتایە بەخۆشی بژین یا ڕەبی خوای پەروەردگار بە دیداری خۆتمان شادکەی بە شەفاعەتی پێغەمبەرمان شادکەی یا ڕەبی خوای بە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگەین لە بەهەشتا یا ڕحم الراحمین شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خوای لە مردوەکانمان خۆش بی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی ئاژاوی ناو خێزانەکان چارەسەرکەی یا ڕەبی خوای ئەوانی گرفتارن ڕزگاریان کەی ئەوانی دەستکورتن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە یا ئەڵڵام کوردستانەمان سەلامەت کەی یا ڕەبی خوای میلەتی کوردی مسلمانمان لەگەڵ هەموو مسلمانانی جیهان لەگەڵ هەموو مرۆڤایەتیدا لە هەموو نەخۆشیەک لە هەموو ناخۆشیەک لە هەموو تەقەیەک لە هەموو تەقینەوەیەک لە هەموو کاولکاریەک یا ڕەحەم الراحیمین بپارێزی ئەم کوردستانەمان پڕ بەرەکەت کەی بارانی ڕەحمەتت بەسەرا زۆر باران یا ڕەبی خوا بەرەکەتی ئەم سەرزەویەشمان بۆ بڕوێنی یا ڕەبی خوا ئەم وڵاتە بە ئیسلامەتی جوانە یا ڕەبی خوا دینی تۆی بە حەق تێدا جێبەجێ بکرێ مزگەوتەکانت ئاوەدان بن سەرپۆشی خوشکانمان زیاتر شەکاوە بێ گەنجەکانمان ڕوولەدین بن پیرەکانمان عاقبەت خێر بن کار بەدەستەکانیش خوای ڕەحمیان پێ بکەی دادپەروەر بن ئەوانیش ڕوویان بێ بمرن و ڕوویان بێ ناویان بچێتە ناو مێژووەوە نەک فڕێ بدرێنە زبڵدانی مێژووەوە خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین 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 والحمد لله رب العالمين.